ئەمڕۆ جگەلەوەی کە کۆنسرتێک لە سنتەر ڕۆشنبیری کەرکووک ئەنجامەدرێ ئەنی ئەم سنتەرە شەرچەنە لەم ڕۆی ئەنجامەدرێ بەڵام زۆرێک لە زۆرەکان تایبەت نەکراوە بۆ ڕۆژی جیانی خۆشەویستی هیچ چالەکیشی دیکە لەم ڕۆژەیە بەڕێوە ناچێت لەلایەن ئەو گروپانەی کەوا لە کەرکووک هەیە یاخود بە شێوەیەکی گشتی لە سنتەرەکانی کەرکووک یاخود ناوەندە ڕۆشنبیرەکانی کەرکووکی چالاکیەک بۆ ڕۆژی جیانی خۆشەویستی بەڕێوە ناچێت ئەمە یەکێکە لەو چالاکیانێکەوە ساڵانە کەمترین چالاکی لە کەرکووک تێدا بەڕێوە چێت لەو ڕۆژەدا و چەند ڕۆژێکی دیکەش هەیە بە هەمان شێوە چالاکی تێدا ئەنجام نادرێت من ئەمەوە گفتوگۆ سەبارەت بە هۆکاری بایکۆتکردنی کەرکووک لەم جۆرە چالاکیانە لەگەڵ میوانەکەم ڕێبین سەبور چالاکانی مەدەنی بکەم کاک ڕێبین سڵاو لێبێ ئەبینین ئەمڕۆ کەمترین چالاکی لە کەرکووک ئەنجامەدرێ ینی کۆمەڵێک بۆنە هەیە کە کەرکووک بایکۆتێک هاوکاری ئەمانە چییە؟ سرتا بەیانیتان باش خۆشەویستیتان باش ئێمە سەبارەت بە ڕۆژی خۆشەویستی دەڵێن نەک تەنها ڕۆژێک پێویستە هەموو ڕۆژەکانمان پڕکەین لە خۆشەویستی دووربین لە ڕق و کینە و خۆپەرستی ئەبێ خۆشەویستی و ڕێز بکەین بە پێویستی بەخێر بێن من وای دانانێم کە بایکۆت کرابێت بەڵام ڕەنگە کەرکووکیەکان بەهۆی هەندێک بارگوزەرانی ژیانی خۆیان و نەتوان ئەم ڕۆژانە یاد بکەنەوە ئەگەرنا ئێمە هەمیشە لەم سنتەری ڕۆشنبیریە کە ڕەوان شارد هەڤاڵ مام جەلال دروستی کردووە ڕەحمەتی لێبێ زۆر سوودی هەیە بۆ گەڕەکە کوردەکان بۆ سەرجەم کەرکووک نەکەر کوردەکان هەمیشە لێرە کار و چالاکی بەڕێوە ئەبین کاری هوەری کاری ئاینی کاری گەشەپێدانی مرۆیی هەموو بابەتەکان لێرە بەڕێوە ئەچێ بەڵام بەداخەوە ئەمڕۆ لە ڕۆژی خۆشەویستیە پێما بێ کەرکووکیان باوەڕیان بەوەیە کە هەموو ڕۆژەکان دەبێت پڕ بێ لە خۆشەویستی بۆیە هیچ چالاکێکی وە دیاریکراو نییە بۆ ئەم ڕۆژە باشە لەم ساڵانی دوایدا بە شێوەیەکی گشتی چالاکی هوەری ڕۆشنبیرەکان زیادیان کردووە بەڵام هێشتا لە هەموو بۆنەکانە کەرکووک بەشدار نییە ئەتانەوەکو چالاکانانی مەدەنی کەرکووک وای لێ بکەن لە هەموو بۆنەکانە بەشدار بێت بەڵێ بەدڵنیایەوە خۆی کەرکووک بۆ ناسراوە کە شاری هوەرە شاری ئەدەبیاتە لە کۆنەوە مێژوویەکی تەواوی هەیە وا دەکەین ئێمەوەکو ڕێکخراوەکان ئێمەکو بردی چالاکیەکان کە کارێکی وا بکەین کەرکووک پڕکەین لە چالاکی پڕکەین لە ئەدەبیات پڕکەین لەو کارانەی کە لە سەرجەم شارەکانی عێراق و کوردستانە هەیە بەڵام بەداخەوەک دەزانین کەرکووکیەکان ڕەنگە بار و گوزەرانی ژیانیان بەو شێوەیە نەبێ ڕەنگە خەڵکەکەی هەمیشە لە سترێسێکی دەرونیە بن بەهۆی ئەو بارودۆخە سیاسی کە لە کەرکووکە ئەگوزارێ بەڵام ئێمە هەوڵە دەین و کۆڵ نادەین وەکو کەرکووکیەکان وەکو نەتەوەی کورد بە تایبەتی لە کەرکووکە دەتوانین ئێستا بڵین لە ڕێ ئەدەبیات و لە پێش هەموو نەتەوەکانەوەین و هەمیشە ئەسپی خۆمان هاوەدەین لەو وارەیە و ناهێڵین کەرکووکیەکان بێ سوود بن یاخود لە هیچ چالاکیەک بێبەش بن هەمیشە بەردەوامە بین لە پێشکەشکردنی باشترین چالاکی جاوە گوتم لە ڕووی ئاینیەوە بێ لە ڕووی هوەریەوە بێ لە ڕووی ڕاگەیاندنەوە بێ بۆیە سپاسی کەناڵەکانی ڕاگەیاندنی شەکەین بە تایبەت کورساتی خۆشەویست کە هەمیشە پێشەنگە باشە پێتان وایە ئەو دۆخی کە لە کەرکووکە بۆ هەم لە ڕووی ئەمنیەوە هەم لە ڕووی سیاسیەوە ینی کاریگەری لەسەر چالاکیەکان هەبووە بەڵێ بەدڵنیاییەوە ئەگەر پیاسێک بناو کەرکووکا بکەیت تێدەکەی کە خەڵکەکەی هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی دەرونیەوە یعنی ئەو سترێسەوەی لێ کردووە کە ڕەنگە کاتی ئەوی نەبێ بێت بۆ ئەوەی چالاکیەک ببینێ یاخود چالاکیێکی هوەری ببینێت چونکە ئەو ئێستا پێویستی بە زۆر شتی سەرەتایی ژیانێتی یعنی مرۆڤ لە هەموو دەوڵەتانی دنیاە لە هەموو جیهانە کاتێک بەشداری و چالاکیان ناکە کە بار و گوزەرانی ژیانی باش بێ بۆیە ئەو کاریگەری زۆری هەبووە داوا لێ بکەینەوەکو شاعیرێکی لاوی کەرکووک هەم چالاکانی مەدەنیش شارێکی تایبەت بەخۆت بۆ ئەم ڕۆژە پێشکەش بکەی لە ڕێگەی کورساتەوە وڵا بێگومان هەمیشە شەرمانەیە بۆ هەموو ڕۆژ و بۆنەکان بەڵام من هەر بە کورتیەوە ناڵێم بۆی کاتی ئێوەش نەگرم دەڵێم پێویستە هەموو ڕۆژەکانمان پڕکەین لە خۆشەویستی و ڕێز وەکو هەناسە بکەین بە پێویستی و من دەڵێم نەک تەنها ڕۆژێک ئەگەر ئەو کەسان یەکتریان خۆشەوی پێویستە هەموو کاتێ ڕۆح و دڵیان پێشکەشی یەکتریکەن و بتوان بە خۆشی بژێن ژیان پڕکەین لە خۆشگوزەرانی ژیان پڕکەین لە ئاواز و شعر و گۆرانی هیوادارین هەمووان بەختەوەر بن هەمووان سەربەرز بن هەمووان سەرفراز بن بەڵێ چاوان مهرەبان ینی ئەوەی کە میوانەکەم باسی کرد ئەمە واقعی کەرکووکە بەداخەوکە هەندێک بۆنە و یادەیەکە لە کەرکووکە بە زۆرێک لە زۆرەکان وەکو یادەکانی دیگە بە گەرمی یاد ناکرێتەوە هەرچەندە لەم ساڵانی دواییدا چالاکی هوەری ڕۆشنبیرەکان بە شێوەیەکی گشتی لە کەرکووک زیادی کردەوە بە تایبەت دوای دروستکردنی سنتەر ڕۆشنبیری کەرکووک کە لەلایەن سەرۆک مام جەلال و دروستکرا بۆ کەرکووچەکان کرا بە دیاری ئەمە بووە هۆی ئەوەی کە وەچەرخانێک لە بابەتی ڕۆشنبیری هوەر و ئەدەب لە کەرکووک دروست بێت و ینی بە شێوەیەکی گشتی چالاکیەکان لە کەرکووک ڕۆڵ زیاد بکەن